هەندێک لە خوێندکارمان چاوپێکوتمان لەگەڵا کردوون سەبارەت بە ئەمڕۆ کە ئاڵای کوردیە ئاخۆت تا چەندێک وەزارەتی پەروەردە و خوێندنگەکان گریگیان ناوە بەم ڕۆژە. وەکو خوێندکارەکان ئەڵەن ئێمە ئەمڕۆ بەکەمی یاخود جاری وایە مانی یەک جار ئێمە ئاڵا هەڵەکەین بە تایبەتی ئەمڕۆ زۆر گرنگیمان بە ئاڵای کوردینە و لەناو مەکتەبەکانمانە ئێمە باسمان لە ئاڵای کوردی نەکرد. ئاڵای کوردستان ڕەمزی هەموو سەرکەوتنیەکی کووردە و کوردستانمە ئاڵاکە و جوانە لەم ڕۆژەوە گەنجەکانی وڵاتەکەمان زۆر بەکەمی کە ئەبینین ئاڵای کوردستانیان زۆر بەکەمی پێەیە لە مەکتەبەکانە لە مەکتەبەکانە کە ئەوە هەر جارێ مەکتەبەکان هەر زۆر کەم بۆتەوە بەڕاستی دەبێت ئەم ئاڵایە زۆر بە بەرزی ڕای بگیرێت. وڵای ڕێژەی زۆر کەم گرنگیان پێیاوە کەمێک لە مەکتەبەکان هەر لەو ناوەک زۆر کەم هەر زۆر کەمیش جلی کوردی لەبەرکرا بوو ئەوەی ڕۆژی ئاڵاوە. بۆچی؟ وڵای کەم تەرخەمیە هەستەکەی کەم تەرخەمینەوە بەڵێ سڵاوتان لێبێت چۆنی قوربانجان کارەکەیت و بەڵام ئاڵای کوردستانیشی کردووە بە خۆتەوە. بەڵێ ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستانە چیت هەیە بۆ؟ هیوا و سەرکەوتن و خۆشەویستیە بۆ هەموو لایەک و هیوادارم ئاوا هەموو کوردێک دڵسۆز بێ بۆ بەرزکردنەوەی ئاڵای کوردستان و من لەبەر ئەوەی زۆر دەمێکم ئەم ئاڵایەم هەڵگرتووە هەڵگرتووە لەبەر ئەوەی کە وەسیەتم ئەگەر لەبەر ئەوە نەبێ بمێ ئاڵای کوردستان بە بەرزی شەکاوە بێ بەرزی شەکاوە بێ ناوەسیەتیش مەکرد کاتێک کە دنیا بەجێ دێڵم کفنەکەشم ئاڵای کوردستان بەز نابێت ئاڵای کوردستان نابێت ژەرزەوی بێ ئەبێ لە سەروی زەویەوە بێ تەمەنە درێژ بێ. تۆ کرێکاری کارمەندی کارەبای؟ نەخێر ئەوەی هاوکاریانەکەم هاوکاریانەکەم ئەم کرێکارە بە ڕێزانی کە لە بەڕێوەتی کارەبایان کە ئاڵای کوردی بە ئۆتۆمبیلەکانەوە سڵاو لێ بێت. سڵاو سەرچاو بەخێر بێت. ئاڵای کوردیەوە هاتوون و خەریکی چاکنی کارەبان. بەڵێ ڕۆژێکی زۆر پیرۆزە لەمان ڕایترە بێ لە هەموو کوردێک بە چاوێکی ڕێزەوە سیرەم ڕۆژە بکرێت. ئاڵای کوردستان نێمە چەند ساڵە هەوڵ و خەباتمان ناوە بۆ ڕۆژێکی ئاوای بۆ شێوەیە بۆی توانین ئاڵای خۆمان بەرزکەینەوە. ئەمە بووە بە بڕیار لاتان کە ئەم ئاڵای کوردیە بە ئۆتۆمبیلەکەتانەوە بێت ئەمڕۆ؟ بەڵێ بڕیار بووە؟ بەڵێ بڕیار بووە. پیان بتان نەوتەوە مەسەڵی نازانم بڕاوی من بانی هاتوین پێوی بۆ ئاڵاگا. ئاڵاکەی پێوە؟ بەڵێ پێوی بووە. بڕیار ئێن لەوەی کە دایگرن ئاڵاکەیان ئەوە تا پێوێ ناشەڵا دای ناگرنی قەت ئاڵای کوردستان بەرزە بێت و شەکاوا بێت. ئەوەش سەعاتەکەم ئەوەش مۆبایلەکەم ئەفو مۆبایلەکە شەر وێنی ئاڵای کوردستانی لەسەرە بەڵێ بینیمان ئەوەش مۆبایلەکەم زۆر ئەوەش ئاڵا گەورەکەشم ئەوەش لێرە دوکان نۆڵار کۆن لەم ناوە کاسبیمە بڵام ئێستا کە ئیشم نەماوە بەس خوم گرتەوە من ناوە بەزەتا بۆم بکرێ پارێزگای لە بڵندی و ئاڵایەکەم بینێ ژیانێکی خۆش بەڕێکی لەژێر ئەو ئاڵایە لەگەڵ ئێوەدا وڵاتانی دراوسێ بە تورک و عەرەب و فارس ئەبێدان بە ملەتی کووردا بنن. کەسێک بۆ نمونە عەرەبە باشە ئاڵای کوردی ئەفرۆشێتەوە و وازان هەڵدیشی واسیەوە دارەکەیەوە لەژێ و ئاڵایە هەستەکەی لای ئێمەش بۆتە سمبولێک ئاڵای کوردی؟ وەڵام من خەڵکی ڕۆژهەڵاتم پێم وابێت کوردی تۆ کوردم بەس نەموتووە خەڵکی ئێرانە وتومە ڕۆژهەڵات پێم وابێت لە باشووری کوردستانە پارێ زۆر کەوتووە دەناو خەڵکەوە بەسەوە حسی کوردایەتی خۆیانە نەماوە بەلای هەمومانە سۆمبولە وەلێ لە کاتێکە لە پاڵەمانی کوردستانە ئەڵێن سوورێتی نیشتمانیا بێ بەگۆڕێت ئیتر ئێمە چی بکەین چی لە دەستمان دێ؟ هەستەکەی ئێمە سبینە کە تۆڵی من کوردی ڕۆژهەڵاتم و هەر چوار پارچەی کوردستان یەک بگرێت و ببێ بە وڵاتێک پێ بڵێن وڵاتی کوردستان لەژێک ئاڵایە ئێمە ژیان بەڕێکەین ئیشەڵا بێت ئارەوەڵڵا من زۆڵ دڵخۆشم. بەڵام ئیشەڵا ئەگەر هەمومان یەک بین ئەتوانین ئاڵای کوردستان بێ بە سمبولێک بۆ هەموو دنیا بچێتە لای ئاڵاکانی ترەوە. ئاڵا یعنی تاریخ یعنی مێژوو ئەگەر ئێمە ئاڵامان نەبێت مێژومان نییە بۆ ئەم ئاڵایە نەتەوەی تۆ دەناسێنێ ئەم ئاڵایە کورد دەناسێنێ فارس دەناسێنێ ئەمریکی دەناسێنێ هەموو جیهان دەناسێنێ یعنی هەر ئاڵای هەر کشوەرێ وانە ئێمە ئەو ڕۆکانە بەداخین یان من نسبەتەن بۆ خۆم بەداخ وە کوردێکی ڕۆژهەڵاتی ئەمڕۆ کە ڕۆژی ئاڵایە من ئەمڕۆ هەر هەموو سلێمانی گەڕام یعنی 5% دیم ئاڵایەشی 95% نەمدی نەمبینی لای ئێمە مەسەن بۆتەوەی کە شتێکی سادە و بەلاشیا تێپەڕین و تاوامەبەستەوەیە بەس ئێمە لێرەدا نابێ بە سادەی بگرین
من کە ڕۆژهڵاتیم لە نێو فارسدا گەورە بوو لە نێو فەرهەنگی فارسدا گەورە بوو ڕۆژێک لە ڕۆژان کە هەر مناسبەتێکی کەدای دەنێن بە هەموو تواناوە ڕووی تێدەکەن بە هەموو تواناوە دەیگرن هەستەکەی بۆ نمونە لە کوردستانی ڕۆژهەڵات باشە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەستەکەی بۆ نمونە ئاڵای کوردی بە سربەستانە ئێوە توانن هەڵی واستن و بە ئۆتۆمبیلەکانتانە بە ماڵەکانتانە بە بیناکان من ئارەزومەوەیە من ئێستا بۆ خۆتان کردۆ لێ نه ناتوانم من ئاڵا دەبەمەوە لە پشتێن می دەبەستم بە دزیەوە دەیبەمەوە لە پشتێنەکەم لێ جلەکانمدا بۆ ئازاد نیم ئەیبەمە بۆ کوڕەکەم لەسەر مێزەکەی دانێ مێزی کۆمپیوتەرەکەی دانێ بە دزیەوەی من نازانم چۆنی بەرمەوە بە دزیەوە لە حدودەکان دەڕۆمەوە ئەم بەڕێز زەمان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە باشە ئەڵێ ئەوەم خۆشی ئاڵاکە بەڵام ناتوانم لێ بە ئازادانە ئەمە ئاڵایە هەڵواسم ئەڵێ من بە دزیەوە ئەکەمە پشتێنەکەمەوە و لەسەر مێزی مناڵەکەم دانێن بۆی کە بزانێ ئاڵاکەی کامەیە بەڵام ئەڵێ لێرە سیرەکەم لە سایە پێنجی خەڵکەکە ئاڵای هەڵنەواسی و کە سەربەستنەوەی کە ئاڵاکان بەدەستەوە بێ یاخود بە دوکانەکانیانەوە یاخود بە ماڵەکانیانەوە بێت ئەم جیاوازێ بۆ وڵای جیاوازەکەی ئەوەیە کە ئەم خەڵکەی ئەم کوردستانی خۆمان ینی کاری شویان کردو بەڕاستی حکومەت کاری شوی کردو کە خەڵک زۆر بێزار لەم ژیانە بینەتەواتی نەبێنێ بەستەوەیە بڵێ بۆ نمونە ئاڵایەک چی پەیوەندی شێ بەلایەنە سیاسەکانەوە ئێمە ئەو ئاڵای ئێمە هیچ پەیوەندیشی نییە بۆ ئەوە و ئەبێ ئەمە ئاڵایە مەسەرەن ڕەمزی ئێمەیە سمبولێکە بۆ ئێستا فەرمووی ئەو ئاڵایە ڕەمزی ئێمەیە ئاڵا لەسەر و هەممانەوەە یەکەم خۆی گەورە دووەم ئاڵایە ئاڵا زۆر پیرۆزە لە ئێمە بەڵام ئەوتا ئێمە مەسەرەن کەسمان گریجی پێناوی مەسەن ئەم بەڕێزە چونکە عەرەب ئەڵێ کولی شەی مەمنوع مەرغوب چونکە مەمنوع لای مەرغوب بووە مەسەرەن کە بەدزیەوە لە ماڵەکە لای مناڵەکەی دانێت و بە پشتێنیشی بەسەر لە ژێروانی بەڵێ من بۆچی ئەم برادەرە دەڵێ ئێمە لە حکوومەت نا ئەتۆ لەگەڵ ئاڵاکە شەڕت نییە تۆ ئاڵاکە دانێ بە مناڵەکە لە بیری نەچێ ئەمە وەکو نێزگماکی دایکی خۆت زمانەکە لە بیر نەچێ بە ئاڵاکەش لە بیر نەچێ حەق بە تۆ دەدەم ئەمە لەو لای حەقت نادەمێت تۆ زوڵم لە ئاڵاکەت بکەی غەدر لە ئاڵاکەت بکەی من فەرمووت من پێم وتی وتم ئاڵا یەکەم خۆی گەورەیە دووەم ئاڵایە وایە ئەمە من کە ئێستا لێرە بام واشم کردووە گەل ئێران بام ینی جلو بەرگەکەی خۆم هەتا کولەن بەو ئاڵایەدا دەپۆشی ئەگە سەربەز بوویتە ئارەوە باش ئەو کاتی کە سەربەستە بی مەسەرەن ئایا بیر لەواکەی تۆ جلو بەرگەکەی خۆت بە ئاڵایەکدا پۆشی ئاڵای کوردیش بێت ئەگە سەربەم لەو شتا هەردووکتان کوردن و ئێمەش کوردین هەمومان پێکەوە تا چەندێک ئێمە خەوبەوە بینین سبینێ ببینە خاوەنی دەوڵەتێک و بە ڕۆژهەڵاتی کوردستان و بە ڕۆژئاوا و بە باشوور و بە هەموو پارچەکانی کوردستان و ئێمە لەژێک ئاڵایە ژیان بەڕێکەین و لەژێر ئاڵای کوردستانە ئێمە ژیان دروستکەین و ژیان بەڕێکەین ئینشەڵاویش بە پشتیوانی خۆی گەورە یەکەم بە پشتیوانی خۆی گەورە دووەم بە هیمەتی خەڵکی کوردستانی عێراق بە تایبەتی هەرچوا پارچەی کوردستان ئێمە لە دەنگدانەکاندا لێرە بوو لە ئێرانی مە دەنگدان بوو منداڵی چکۆڵات بۆ سەر شقام و خەیابانەکە خەبەرنگارەکە لێ پرسی دێکوت تو بۆ هەتیەوە شقامە دەکوم ناتوو سەرۆکەکەم هەڵبژێرم وا بوو ئێمە دڵگەرمین وەلی بەداخەوە ئێمەی کورد نازان بۆ دڵساردین کە هەموو ئومیدی کشمان هەیە هەموو شتێکشمان هەیە ئومێدی بەوە هەیە سبینی ئێمە لێژێک ئاڵایە ژیان تێدا نییە دەبێ ئەگەری تێدا نییە ئەگەری تێدا نیە ئاغا ئەگەر مەسەقێنە شین ناوێ ئەگەری تێدا نیە دەبین سەرکەوتو ماندوو نەبوو لەژێر ئاڵای کوردستان هەموو دانەزانن بەیەکەوە بێڵێنی گشتمان بەیەکەوە هەم ڕۆژهەڵاتی هەم باشووری هەم باکووری تێ هاوکاری مەکەن کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە زیندووە قەت نانەوێ ئاواکەمان زیندووە قەت نانەوێ ئاواکەمان تۆپی زەمان شکێلەدانەری تۆپی زەمان تا بەخێ نەخشی دەکات تاجی ژیان تا بەخێ نەخشی دەکات تاجی ژیان نەڵێ کورد مردووە بەرزی کەنەوە نەڵێ کورد مردووە کورد زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان هیوادارین سبینێ هەموو کوردێک هەموو تاشێکی کورد
لە نیشتیمانێکا بژین کە پێی بوتێ نیشتیمانی کوردستان دەوڵەتێکمان هەبێ کە دەوڵەتی خۆمان بێت ئاڵایەکمان هەبێ کە ئاڵای خۆمان بێت هەمومان پێکەوە بەبێ جیاوازی هەموو لایەنەکان دەست لە ناو دەست ژیان بەڕێکەین و لە خزمەت وڵاتەکەمان نابین لە خزمەت تاشی وڵاتەکەمان نابین و لە خزمەت ئینسانەکانی ئەم وڵاتە بین تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێکی شاد یەکتری منی خواتان لەگەڵ ئاڵا بۆ هەموو نەتەوەیەک سمبولە زۆر بە پیرۆز دەزانم کە ئاڵای کوردستان هەواڵسم بە سیارەوە ئاڵای کوردستان بۆتە ڕەمزی کورد و کوردستان ئێمە ژۆکو دەوڵەتانە بێ سمولی خۆمان هەبێ کە ئاڵای کوردستانە سمبول کەس بەکاری نایەنێت وڵاتانی دراوسێ بە تورک و عەرەب و فارس ئەبێدان بە ملەتی کووردا بنن ئاڵا ڕەمزێکە بۆ نیشانەی کوردایەتی ئاڵا بۆ نیشانەی ڕەمزێکە بۆ ناسینەوەی کە ئەو کەسە خەڵکی ڕەسەنایەتی ئەو وڵاتەیە من ئاڵا دەبەمەوە لە پشتێنمی دەبەستم بە دزیەوە دەیبم تەمە ناکەین ڕۆژ ڕۆژان ئاڵاکەمان شەکاوە بێ ساحیبی نیشتیمان بین ساحیبی وڵاتیشی سربەخۆ بین سوور سپی ساوزەت ئەبێ ڕێز لەو ئاڵایە بگرین و هەمومان ماچیکەین وەسێتیش مەکرد کاتێک کە دنیا بەجێ دێڵم کفنەکەشم ئاڵای کوردستانی بەز نابێت ئاڵای کوردستان نابێت ژەرزەوی بێ ئەبێ لەسەر و سەری زەویەوە بێت